ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێبێت وەکو ئێمە نەبوو. هەر کاتێک دەفەرمی هەستم بکردایە دڵم ڕق بووە، ئیمانم زەعیف بووە، ناخۆشی و ناڕەحەتی لەسەر دڵم دروست بووە، چیم دەکرد؟ ئەمە ئیرادەیە، ئەمە مەبەستە، ئەمە هەوڵدانە، ئەمە دوورکەوتنەوەی لە تەمبەڵی و لە عاجزی و لە بێتاقەتی. ئەفەرمێ یەکسەرە ڕۆشتم بەلای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمی ئەو ڕۆشتم هەر لە دوورەوە سەیرێکم دەکرد و دەگەڕامەوە، بەس یەکسەر ئیمانەکەم بشەح نەبووە. ئەمە ئیرادەیە، ئەمە مەبەستە. ئیمانەکەم زەعیف بووە، چۆن بەهێزی کەم؟ بەڵام ئێمە خەڵکی سێرمان دەکات دڵی ڕق هەبێ. پەنا بە خوای گەورە، خواناسان ئەوە بوون پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەولیاکانی خوا ئەوانن ئیذا ڕؤوا ذوکر الله، هەر کە ئینسان دەیان بینێ خوای بیر دەکەوێتەوە. ئیمامی محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای لێبێ لە بازاڕا دەڕۆشت، هەر کەسێ دەیبینی زیکری خوایە کرد. ئەمە چییە؟ ئەوان مەبەستیان ئەوە بوو، ئیرادەیان هەموو مەبەستیان هەبوو خوا لە خۆیان ڕازیکەن، خوای گەورە ئیمانیانی بەهێز کرد. ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر کاتێ هەستممان بکردایە دڵمان ڕق بووە، دڵمان تەنگ بووە، بێتاقەتین، بێزارین، دەڕۆشتین بەلای ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ. هەر ئەوەنەیە لەگەڵا دائەنیشتین گوێمان لە قسەکانی دەبوو، ئیمانەکەمان شەح نەبووە، دڵمان پڕە بوو لە ئیمان، دڵمان خۆشە بوو، ناخۆشی و ناڕەحەتیمان لەسەر لا ئەچوو. بەڵام من و تۆ بەلای کێ بچین کاکەکە؟ من و تۆ بۆ کوێ بڕۆین؟ خواناسان کاتێک کە سەیری ژیانیان دەکەی ئەڵی باشە ئەمانە، تۆ بڵی ئەمانەش هەر وەکو ئێمە لە قوڕ و لە گۆشت و لە خۆڵ دروستکرابێتن، تۆ بڵی ئەمانە وەکو ئێمە لە ئاوی ژن و پیا دروستکرابێتن. سبحان الله، بەڵێ هەر لەوە دروستکراون. سبحان الله، ئەڵی ئەمانە کاتە سەیری ژیانی خواناسان دەکەی ئەڵی ئەمانە لە بەهەشت و هاتوونە و دووبارە بۆ بەهەشت دەیانێ بڕۆنەوە. کاتێک کە خواناسان دەبینی دەڵی ئەمانە لە دۆزەخا بوون و دۆزەخیان بینی بۆی ئەوەندە لێ ئەترسن. هەر بە بینینی ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێبێ دانیشتن لەگەڵیدا ئیمانەکەی شەح نەبووەوە. بەڵام ئێمە چین بۆ لای هەر کەسێ دڵمان ڕقەکە، دڵمان دەکاتە بەرد، چونکە هەموومان دنیاین، ئیرادە و مەبەستی قیامەتمان لاوازە. بۆی هەر دەڵین ئەوەندەمان لەسەرە، وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێبێ کاتێک کە باسی پیاوچاکانی دەکرد دەیفەرموو خوایە گیان داوات لی ئەکەم غەزەممان لێ نەگرە. ئێمە لەکوێ و پیاوچاکان لەکوێ؟ کێوا دەڵێ؟ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ. ئەبێ من و تۆ چی بڵین؟